دکتۆر دەمێ باسی هۆکاری سەرەکی لە بارچوونی منداڵم لە بۆ بکەی. هۆکارە سەرەک چی؟ چ هۆکارەکە؟ تاوان کە دەلی لە بارچوون ئەمە زۆربەی لە بارچوونەکان لە بلێم لە دوو مانگ و نیوی یەکەمی دووجیانە. دوای ئەوەش لە بارچوون هەیە چکە لە بارچوون هەتاوەکو 22-23 هەفتە دەگرتەوە. دەکرێت بڵێن بە ڕێژەیەکی کەمتر. ئەوەی زۆرترینی لە سەرەتاکانە. دەتوانم بڵێم لە 80 هۆیەکە دەگەڕێتەوە لە بۆ ئەوەی کە پێکهاتەی ئەو منداڵی تەواو نییە، پێکهاتەی جینی ئین کرۆمۆسۆماتی تەواو نییە. ئەوجا کرۆمۆسۆمات لە داکوبابی وەریگرتیە یان لە کاتی پیتاندن توش گۆڕانی بەسەدا هاتیە یان هۆکارێکی دەرەچی هەبووە وەکو دەرمانەکە وەکو بڵێ ئەوانی دەرمانە هۆجبەرەکان و ئوشتانە یان جگارە زۆر شت هەیەیانی کە جینات دەگۆڕیتن. ئەوە هۆیەکی سەرچیە. هۆکاری تریش هەیە بەس ئەوەی کە گرنگبی کە لە منداڵەکە ئەوە هۆکار سەرچیەکەی. هۆکاری ترەیە لە ئافرەتەکە نەخۆشی ئافرەتەکە، نەخۆشی شەکرا، نەخۆشی زەخت، نەخۆشی تایرویت ینی کە سستبی هەوکردن زۆرەها هەوکردنمان هەیە لە لەشی ئافرەت لەوانە ڤایرۆسیە بەکتیریا لە زێی ئافرەتەکە زۆرن هۆکارەکان. تەمان ئەگەر ئەوانەی کە لەوەش گەورەترن ینی ئەو لە بارچوونەکان کە دەگاتە 3 مانگ گەورەتر ئەوانە زۆربەیان دەگەڕێنەوە سەر هۆکارەکە دەگەڕێتەوە سەر شێوەی منداڵدان، شێوەی تەواو نییە. منداڵدانەکە گچکەیە باش دوورگەشەی نەکردیە، پەردە لە ناوی هەیە یان ملی منداڵدانەکەی شلە. ئیدی هۆکار زۆرن ینی. باشە دکتۆر، ئێستا قەڵەوی نەخۆشیێکی باوە لە نێو هەموو خەڵک بەگشتی. دەکرێت بڵێم ناڕێکی هۆرمۆنەکان یانیش نەزۆکی یانیش وەستانی سووڕی مانگانە لە ئافرەتاندا قەڵەوی هۆکارە؟ قەڵەوی گەورەترین گرفتی ئەو دەمەیە لە هەموو وڵاتەکان. هۆرمۆنەکان زۆربەیان لە چاوری دروست دەبن. کەواتە پەیوەندی بە قەڵەویەوە هەیە؟ یعنی منداڵ هەیە قەڵەوە پێشوەختە بێ نوێژ دەبیتن پێشوەختە چکە چاوریەکەی ئیسترۆژین دروست دەکا و سۆڕی ماگانە دروست دەکا. قەڵەوی زۆر گرفت دروست دەکە لەو کاتێک کە ئافرەت دەیەوێت دووجیانبی هەیە لەبەر قەڵەویەکەی دووجیان نابیتن. تەسیری زۆری هەیە. یەک لەوانە کە پەیوەندی هەیە زۆر بە نەزۆکی ئافرەتان ئەوانەی کە هێلکەدانیشیان فرەچیسا ئەوانە زۆربەیان قەڵەون هەیەە بەشێکیان قەڵەو نینە بە زۆربەیان قەڵەون ئەوانە هۆرمۆنێتیان تێک دەچیتن هۆرمۆنیان تێک دەچی لەبەرچی لەبەرەوەی ئەو هێلکۆکانە بە شێوەی ڕێک گەشە ناکەن و هۆرمۆنەکان بەڕێکی دەرناکەن. ئەوانە پەیوەندیان تەمەشا دەکەین بە چیوە هەیە دەگەڕێتەوە لە بۆ چی؟ لە بۆ قەڵەویەکەی و زیاتریش لە بۆ زیادبوونی ڕێژەی هۆرمۆنی ئینسولین لە لەشیان کە دەورێکی سەرەکی هەیە لە بۆ زیادبوونی هۆرمۆنی تێستۆستێرۆن کە هۆرمۆنی پیاوانە و زیادبوونی و کێشەی زۆر کێشەی کە تەمان لەو ئەفرەتانش کە لە سوڕی مانگانە دەوەستن قەڵەوی زۆر تەسیری هەیە زۆر کاریگەری هەیە لە سەریان. دروستبوونی هۆرمۆنی ئیسترۆجین پەیوەندی هەیە بە شەرپەنجەی مەمک لە ئافرەتان چکە جۆرێکی لە شەرپەنجەی مەمک پەیوەندی هەیە بە بوونی هۆرمۆن ینی ڕسپتەری هۆرمۆنەکان وەکو ئیسترۆژین کە باسمان کرد. و هەروەها ئەو قەڵەویە ئەوانەی کە بینیمانە کە گەشەی ناوپۆشی منداڵدان زیاد دەکات دەبێتە هۆی
یەک لە جۆرەکانی شێرپەنجە لە ئافرەت شێرپەنجەی ناوپۆشی منداڵدان پەیوەندی بە زیادی ئیسترۆژین هەیە و پەیوەندی هەیە لەگە ئەو کاتی بچەوە ئەوانەی دەبینین زیاتر ئەوانەی قەڵەون قەڵەوی دەبی زۆرە.